ئەی حکومەتی بێ هەڵوێست پارتی وەکێتی گەلگەست بێدەنگیتان لە ئەس ئەو زوڵمە بارزانی 1 مەتر و نیو زوڵمە. ناوی خی گەورە و میهرەبان ئەمڕۆکە وەکو ڕێکخراوی داکۆک بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. ئێستاش داوا لە بەڕێز ڕاوێژ عوسمان دەکەین بۆ خوێندنەوەی وتاری داکۆک. کوردستان لە نێوان بەرداشتی ململانەی زلێزەکان گەندەڵی ناوخۆی و درۆنی میلیشیاکاندا. هەرێمی کوردستان لە ئێستادا بە قۆناغێکی یەکجار سەخت و چارەنووسازی ئەمنی و ئابووریدا تێدەپەڕێت. جگە لەوەی ناوچەکە نوقمی قەیرانی دارایی بووە و بژێوی هاو نیشتیمانیان لە مەترسیەکی جدیدایە، هاوکات کوردستان کراوەتە مەیدانی تاقیکردنەوەیەکی چەک و جەنگی زلێزە نێودەوڵەتی و ناوچەییەکان. ئەوان وە کارتێکی سیاسی سەیری قەوارەی هەرێم دەکەن کاتێک پێویستیان بێت بەکاری دێن و هەر کاتێکیش بەرژەوەندیەکانیان گۆڕا پشتی تێدەکەن. ڕێک وەک ئەو قەدرە مێژووی لە ڕۆژاوای کوردستان دەرهەق بە کورد کرا. ئەمڕۆ لەلایەکەوە هەوڵی ڕاکێشانی هەرێم دەدرێت بۆ نێو قوڵایی جەنگە هەرێمیەکان. لەلایەکی تریشەوە بە درۆن و موشک و گروپە میلیشیاکان سەروەری خاکەکەمان دەبەزێن و خوێنی هاونیشتیمانیانی بێتاوان دەڕێژرێت. لەم نێوەندەدا پارتی وێچێتی جگە لەوەی بە سیاسەتە چەوت و ناڕوونەکانیان کوردستانیان ڕوبەڕووی ئەم دۆخە بێدەرەتانە کردوتەوە لە ئاست ئەو هێرشانشدا کە دەکرێتە سەر هەرێم نەک هەربی هەڵوێستن، بەڵکو گیانی هاونیشتیمانیانیان لای ئەوان بەیاخێکی ئەو تۆی نییە. تا ئەم ساتەش ئەم دوو پارتە هاوبەش و هاوپەیمانی ئەو گروپە میلیشیایی حەشتی شەعبین کە لە پەرلەمان و حکومەتی عێراقدا بڕیار دەدرێت. هەمان ئەو گروپانەی بە پاڵپشتی دەرەکی هەرێمی کوردستانیان کردوتە ئامانجی هێرشە درۆنەکانیان و ترس و نائارامیان بڵاو کردوتەوە. ئێمە لە ڕێکخراوی داکۆکدا لەم ڕۆژەدا کە هاوکاتە لەگەڵ ساڵیادی ڕوخانی ڕژێمی بەعز لە ساڵی 2003 پێمان وایە هیچ ئازادیەکی ڕاستەقینە لە عێراقدا بەدی نەهاتووە. گۆڕانکاریەکە تەنها لەوەدا بوو کە سیستەم لە بەعسێکی دیکتاتۆرەوە گۆڕاوە بۆ گروپی میلیشیاییەکان. وەزعەکە لە لێواری تەقینەوەدایە، بۆیە ئەوە لەبەر چاو بگرن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیدی ناتوانن باجی شکستی سیاسی بدەن لەژێر هەڕەشەوە ئەمنی دارایی بەردەوامدا بژین. پێویستە حکومەتێکی تەکنۆکرات دروست بکرێت دوور لە دەستی حیزب بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستای هەرێم، چونکە 16 مانگ تێپەڕ بووە بەسەر هەڵبژاردندا و تاکو ئێستا پارتی وێچێتی حکومەتیان پێک نەهێناوە. پێویستە چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی سیاسی و ئابووریدا بکرێت. دەبێت پەیوەندێکی دەرەکی ناوخۆیەکان لە سەبنەمای هاوسەنگی ژیری دابڕێژرێنەوە. پاراستنی ژیانی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستە دەبێت کاری لە پێشینە و بنەڕەتی حکومەت بێت. ناکرێت کەرتی پەروەردە و فێرکردن و دواڕۆژینەوەکانمان ببێتە قوربانی جەنگی دەوڵەتان و ویستە حیزبیەکانی حکومەتی هەرێم. دابینکردنی داهاتوێکی ئارام و خۆشگوزەران مافی بێ ئەم لاولای گەلی ئێمەیە. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی شانشینی یەکگرتووی بەریتانیا 9 چواری 2026. بەتوندی ئیدانەی دوایین هێرشەکانی هێزە تونڕەوەکانی حەشدی شەعبی و هێزە پەیوەندیدارەکان بە ئێران دەکەم کە لەسەر خاچی هەرێمی کوردستان و عێراق ڕوویان داوە. ئەم هێرشانە هەڕەشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەروەری و ئاسایشی ناوچەکە و نیشانەی بێڕێزیە بە یاسانی و دەوڵەتیەکان. لە هەمان کاتدا لەم قۆناغەی ئێستادا حکومەتی هەرێم و عێراق لە بەرامبەر هێرشەکانی میلیشیاکان و هێرشی ئێران بۆ سەرچەند ناوچەیەک بێ هەڵوێست و بێجۆش ماون و هیچ هەڵوێست و کاردانەوەیەکی فەرمیان نەنواندووە. ئەمە لە کاتێکدایە کە ژیانی خەڵک لەو پەڕی دژواری و ناسەقامگیریدا دەگوزارێت و بەدەست بژێوی ژیانەوە دەناڵێن. سەرەڕای ئەمەش مەترسی درۆنەکان کە بەسەر ئاسمانی ناوچەکەدا تێدەپەڕن بووەتە هۆی ترس و نائارامی و هەندێک جار بووەتە هۆی کوشتنی هاوڵاتیان. لەگەڵ ئەمەدا کاربەدەستان و بەرپرسانی حکومەتی هەرێم و عێراق هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە کە ئەمە بۆ خۆی نیشانەی گەندەڵی و خەمساردی و ئیمالیکردنی هاوڵاتیانە. داوا لە سادر سەلیمەکەین بۆ خوێندنەوەی وتار. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئەمڕۆ ئێمە لێرە گربووینەوە بۆ مەبەستی دوایین هێرشەکانی هێزە تونڕەوەکانی حەشتی شەعبی و بەرەی ئێران لەسەر خاکی هەرێمی کوردستان و عێراق و بێ هەڵوێستی دوو حیزبە کارتۆنیەکەی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی و حکومەتی عێراق لە ئاسنا هەمواری سەختی ژیان و نەبوونی موچە و بێکارەبایی و هێرشە درۆنیەکان بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئێمە جیاواز لە بارزانی و تاڵەبانیەکان کە تەنیا بەیان نامەی ترسنۆکانە لە ژێر زەمینەکانی سەری ڕەش و دەباشانەوە ئیدانەی مەرگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن بە درۆن و موشکی هاوپەیمانەکانیان لەلایەن حەشتی شەعبی عێراق و ئێران لە دەستپێکی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران هەرێمی کوردستان خراوەتە ژێر
هێرشی بەرفراوانی موشکی درۆنی لەلایەن ئێران و گروپە میلیشیاکانی سەر بە ئێران و حەشی شعبی لە عێراق. لەو چارچێوەیەدا زیاتر لە 500 هێرش بە درۆن و موشک بۆ سەر هەولێر و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە. زیاتر لە 16 هاوڵاتی سڤیل شەهید بوون و زیانی مادی بەر هاوڵاتیان کەوتووە. بۆیە چی زووە داوا دەکەم ئەو دوو حیزب کارتۆنیە لە پشتی کیبۆردەوە قسە دەکەن و خۆتان لە خۆشگوزەرانی و سەلامەتی و گیانی خەڵکی سڤیلتان بەلاوە گرنگ نییە، وەرنە دەرەوە و هەڵوێز وەرگرن. بەسە خۆشاردنەوە و ترسنۆکی لە پێناوی جیرفانی خۆتان و سەرۆت و سامانتان. ڕۆحی شەهیدانی کوردستان شاد بێت، ڕۆحی ئەو دوو هاوسەرە شاد بێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو جگەرگۆشەیان لە دوای خۆیان جێهێشت. ئێستاش داوا لە بەڕێز ڕێبەر ئەنوەر عەبدوڵڵا دەکەین بۆ خوێندنەوەی وتار. سەرەتا بە ناوی خوا ئەوەی ئەمڕۆ لە عێراق ڕوودەدات کارەساتێکی بێوێنەیە بەهۆی بێباکی و بێدەسەڵاتی حکومەتی بەغدادەوە. خاکی هەرێمی کوردستان بۆتە مەیدانێکی کراوە بۆ تاقیکردنەوەی چەکەکانی وڵاتانی دەرەوە و میلیشیا ناوخۆیەکان. کاتێک درۆنێکی نوێ یان موشکێک دروست دەکرێت دەبری ئەوەی لە بیابانەکاندا تاقی بکرێتەوە ئاراستی ناوچە مەدەنیەکانی ئێمە ئەکرێت. حکومەتی عێراق لەبری ئەوەی ئاسمانی وڵاتەکەی قوفڵ بدات بۆ پارێزگاری لە سەروەری بکات تەنها وەک چاودێرێک سەیری ئەم بێ پێشەلکاریانە دەکات. ئەو دەوڵەتەی ڕازی بێت بە خاکەکەی بێتە تاقیگەی چەکی وێرانکەر و گیانی هاوڵاتیەکانی بکرێتە نیشانە لە ڕاستیتە دەوڵەت نییە بەڵکو کۆمپانیایەکی شکست پێهێنراوە. دەستان خۆش درۆن و ساروخ و میلیشیا، حکومەتی نابەرپرس و مافیا، حکومەتی بێ هەڵوێست و بێدەنگ، تاکەی لە خەو هەڵناستی هەیدە بەنگ. درۆن و ساروخ و میلیشیا، حکومەتی نابەرپرس و مافیا، حکومەتی بێ هەڵوێست و بێدەنگ، تاکەی لە خەو هەڵناستی هەیدە بەنگ. دەستشی عوسمان معرف دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک بە زمانی ئینگلیزی. فەرموو. In the name of God, Kurdish people who chose neutrality in the tension between Iran, the USA, and Israel still face drone strikes and attacks linked to Hashd al-Shaabi militias. Many civilians feel unprotected and ignored, while their safety is threatened. There is also increasing criticism of the PUK and PDK for not taking a clear position or strongly defending Kurdish communities against these attacks. Thank you. سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان. هیچ کوردێکمان لێ زیاد نییە لەوەتەی هەین و گوێبیستین و فەهممان ئاوز بووە هەمیشە هەواڵی کوشتنی هاوڵاتیانی کوردمان پێ ڕاگەیەنراوە. ئەگەر لەلایەن وڵاتان و هێزی دەرەکیەوە بوو بێت یان لەلایەن هەردوو حیزبی جاش و خۆفرۆشەکەەوە بوو بێت کە پارتی و یەکێتیە. ئەو بووجە و پارەزە بەلاحەی کە ساڵانە تەرخانی دەکەن بۆ هەردوو دەستگای جاسووس و جاش و خوێنڕێژەکەتان کە دەستگای هەواڵگری و دژە تیرۆرە کە تەنها بۆ گیانی هاوڵاتیان و ڕۆژنامەنووس و چالاکوان و ئازادی خواز و چاونەترسن نیوێندە بەکارتان بێنایە بۆ بەرگریکردن لە هێزی دەرەکی و پاراستنی هاوڵاتیان. ئێستا هەروە بە ئاسانی دەستدرێژیان نەدەکردە سەر خاک و وڵات و هاونیشتیمانیانمان کە بە ناحەق بکوژێن و هیچ باکێکتان پێیان نەبێ. لەم قۆناغەی ئێستادا حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لە بەرامبەر هێرشەکانی میلیشیا و هێرشەکانی ئێران بۆ سەر چەند ناوچەیەک بێهەڵوێست و بێجۆش داماون. هیچ هەڵوێست و کاردانەوەیەکی فەرمیان نەنواندووە. ژیانی خەڵکیان بەلاوە گرنگ نییە، بێ هەڵوێست و ترسنۆکیە، نەفرەت لە پارتی و نەفرەت لە یەکێتی. ساڵ لە هەموو ئەو دەنگە ئازادانەی کە لێرە کۆبوونەتەوە ئێمە لێرە وەستاوین تەنها بۆ قسەکردن نییە بەڵکو بۆ گەیاندنی هاواری میلەتێکە لە نێوان ئاگر و بێدەنگیدا دەسووتێت. ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ هەرێمی کوردستان بۆتە گۆڕۆپانی تاقیکردنەوەی درۆن و موشەکانی ئێران و میلیشاکانی حەشی شەعبی. ڕۆژانە هاوڵاتیانی مەدەنی منداڵ و پیر و گەنج دەبنە قوربانی پەلامارە نانڕەواکان. خاکی ئێمە دەبەزێنرێت و سەروەریمان پێشێل دەکرێت، بەڵام ئەوەی لە ئەم شتانە ئازارمان زیاتر دەدا بێدەنگیە بێڵوەسی حکومەتەکانی عێراق و هەرێمی کوردستانە. داوا لە بەڵام ئەوە لە ئاس ئەم دەستدرێژانە تەنها تەماشاچیە و
هەروەها ڕوو لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەین دەڵێن پاراستنی گیانی هاوڵاتیان لە هەموو بەرژەوەندە حیزبەکان و سیاسەکان گەورەترە ناکرێت خەڵک لەژێر ئاگردا بێت و ئێوە تەنها خەریکی سەرۆت و سامانی خۆتان بن. زۆر سپاس. لە بەڕێز سەرکۆ سلێمان حوسێن دەکەین بۆ خوێندنەوەی وتار. گەشتینێتە قۆناغێک لە عێراق کە دەوڵەت لە جیاتی ئەوەی فەرمان بەهێزە چەکدارەکان بکات لێیان دەپارڕێتەوە. کاتێک میلیشیاکان موشک ئاراستەی ناوچە مەدەنیەکانی هەرێمی کوردستان دەکەن، سەرۆک وەزیران و دەستگا ئەمنیەکان لە بری لێپێچینەوە دەچن دانوستان لەگەڵ تاوانبارەکان دەکەن و داوایان لێ دەکەن تکایە ئارامی مەشێوێنن. ئایا ئەمە دەوڵەتە یان ڕێکخراوێکی خوارخوازی؟ بێباکی حکومەت گەشتووەتە ئاستێک لەسەرەوەی خۆی کردووەتە دیل بەدەست ئەو گروپانەی کە خۆی موچیان پێدەدات. وڵاتێک کە موچەی بکشەکانی بدات و دواتر لێیان بپارڕێتەوە کە خەڵک نەکوژن، وڵاتێک فاشیل و بێڕێزە کە شایانی ئەوە نییە یەک هاوڵاتی متمانەی پێ بکات. ئەوە لە بەڕێز زامۆ عومەر سەعید دەکەین بۆ خوێندنەوەی وتار. هیچ هاوڵاتیەکی کورد ژیانی پارێزراو نییە. بە شێوەیەکی توند و بێلاوازی ئیدانەی هێرشە بەردەوامەکانی هێزە توندڕەوەکانی حەشتی شەعبی و هێزە پەیوەندیدارەکان بە ئێران دەکەم کە بە شێوەیەکی ئاشکرا سەروەری هەرێمی کوردستان و عێراقیان پێشەل کردووە. ژیانی هاوڵاتیان خستۆتە مەترسیەکی گەورەوە. لەم قۆناغە هەستیارەدا حکومەتی هەرێم و عێراق بێپرسیار لە بەرامبەر ئەم هێرشانە و هەڕەشە بەردەوامەکانی میلیشیاکان و هێرشەکانی ئێراندا بێ هەڵوێز ماونەتەوە. نەک تەنها هیچ کاردانەوەیەکی فەرمی کاریگەر نەبووە، بەڵکو ئەم بێدەنگیە بۆتە هۆی زیاتربوونی مەترسیەکان لەسەر خەڵک. لە کاتێکدا خەڵکی هەرێم و عێراق لە ژیانی ڕۆژانەیاندا لە نائاسوودەیی و هەژاری و ناسەقامگیریدا دەژین، بەدەست دابینکردنی بژێوی ژیانەوە دەناڵێنن. درۆنە شەڕیەکان بە ئاسمانی ناوچەکەدا تێدەبڕن و بوونەتە هۆی ترس و تۆقاندن، هەروەها هەندێک جار بوونەتە هۆی کوشتنی هاوڵاتیان. ئەمەش بەردەوامە لەگەڵ بێڕوونکردنەوە و بێوەڵامەکان لەلایەن بەرپرسانەوە. ڕیان و خوشک و برا بەڕێزەکان، وەک ئەندام و چالاکوان لە ڕێکخراوی داکۆک لەگەڵ هاوڕێ چالاکوانەکانم ئەمڕۆ لێرە ئامادەم لە پێناو گەیاندنی دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە نەک تەنها بە قسەکردن، بەڵکو بۆ هەستکردن بە تووڕەبوون و بۆ ڕاگرتنی دەنگی خەڵکێک کە بەردەوام دەنگیان دەپشەندرێت. چەند جار دەبێت خاکەکەمان بکرێتە مەیدانی شەڕ، چەند جار دەبێت هاوڵاتیانی بێتەوام بێتە قوربانی. هێرشەکان بەردەوامن، ترس بەردەوامە، بەڵام دەنگی حکومەت بێدەنگە. ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێن بەسە لەوەی هێزە توونڕەوەکان و بە ئازادی هێرشکەنە سەر خاکیەمە، بەسە لەوەی وڵاتەکەمان بێتە شوێنی هەژبوونی دەرەکی، بەسە لە بێدەنگی و لاوازی ئەوانەی دەبێت پارێزگاری لە ئێمە بکەن. هاوڕێیان، ئەم خەڵکە خەڵکی هەرێمی کوردستان نێستە لە بارودۆخێکی زۆر قورستان، موچە نییە، خزمەتگوزاری لاوازە و داهاتوو نادیارە. دایکێک کە ناتوانێت نان بۆ منداڵەکانی دابین کات، گەنجێک کە هیوای داهاتووی نەماوە. ئەمە تەنها ژمارە نیە، ئەمە ژیانی ڕاستەقینەی خەڵکە. ئەی حکوومەت، ئەوە بەرپرسیاری تۆیە، ئەوە ئەرکی تۆیە کەم خەڵکە پارێزی نەک بێدەنگ بیت. ئێمە ناترسین لە وتنی ڕاستی، ئەگەر دەنگ نەدەن، ئەگەر هەڵوێز نەگرن، ئەگەر بەرپرسیار نەبن، مێژوو لێتان نابورێت. هاوڕێیان، ئێمە لێرە نین تەنها بۆ ناڕەزایی، ئێمە لێرەین بۆی بڵێن ئێمە هێشتا هەین، ئێمە هێشتا دەنگمان هەیە و تا کاتێک داد بەدەست نێنین، تا کاتێک پاراستن نەبینین، تا کاتێک مافەکانمان نەدرێن، ئەم دەنگە هەرگیز ناوەسێت. سپاس بۆیەوە.